Matt Dibble for VOA News. دەم باش و بخێر هاتن کورد کۆنەکشن ji dengî Amerîka li Washington demijmêr heştî spêdeya roja yekşemê kurt kêneşir li ser platformên dengî Amerîka û li ser satelayta NRT tê weşandin. Ez dexîniştebû digel hevkara xwe hêr û zengana bixêr hatina we dikîn. لای منیشەوە سڵاوتان لێبێت لە بەرنمەکانی ئەمڕۆماندا کۆمەڵێک بابەتمان بۆ ئامادەکردوون لەوانەدا شەڕی ئۆکرانیا لێکۆڵینەوەکانی کۆنگرێس لە ڕووداوەکانی شەشی یەک کاردانەوەی هێرشەکانی گوندی پەرەخەی هەرێمی کوردستان و چەندین بابەتی تریش. هەر di bernameyîroda peyamên dawî li ser bibarankirina gundewarên Tiltemirê li Bakurê Hesekê ji alî artêşa Tirkiye û grûpên şekdar ve. چەند کاتژمێرێک دوای ئەوەی مۆسکۆ و کیێڤ ڕێککەوتنێکیان واژوو کرد بە مەبەستی ڕێگەدان بە دەستپێکردنەوەی هەناردەکردنی دانەوێڵە رووسیا هێرشی موشکی کردە سەر بەندەری ئۆدیسیای دەریای ڕەشی ئۆکرانیا. وەزارەتی دەرەوەی ئۆکرانیا ڕۆژی شەمە ئەو هێرشانەی شەرمەزار کرد و بە تفێک لە ڕووی ڕوخساری تورکیا و نەتەوەی گرتوەکان ناودێری کرد کە ڕێککەوتنەکەیان لەگەڵ رووسیا کردبوو. کاربەدەستانی ئۆکرانیا گرتەیەکی ڤیددیۆیان بڵاو کردەوە کە دیمەنەکانی پاش هێرشەکە نیشان دەدات سەرکردایەتی باشووری لەشکری ئۆکرانیا ڕایگەیاند دوو موشکی کالیبەر کروزی رووسایی لە ژێرخانی بەندەرەکەی داوە و دەژڵێت ژمارەیەک قوربانیشی لێکەوتۆتەوە، بەڵام هیچ کام لە عەمبارەکانی هەڵگرتنی گەنمی ئۆدێسیا زیانی بەر نەکەوتووە. وەزیری دەرەوەی ئەمریکا ئانتنی بلینکن ڕایگەیاند ئەمریکا بە توندی ئەو هێرشە موشکیانەی رووسیا دژ بە بەندەری ئۆدێسیای شەرمەزار دەکات و گوتیشی بەرپرسیارەتی قوڵکردنەوەی قەیرانی خۆراکی جیهانی دەکەوێتە سەر رووسیا. بلینکن ڕاشیگەیاند ئەم هێرشە کارەکانی نەتەوەی گرتوەکان و تورکیا و ئۆکرانیا بنکۆڵ دەکات بۆ گەیاندنی خۆراکی گرنگ بۆ بازاڕەکانی جیهان. سەرۆکی ئوکراینە ڤڵادیمیر زەلەنسکی و خانمایەکی ئۆلینا زەلەنسکا جڤینا بلند ئا دوام ئا خانم و زەڵامین یەکێ li Kîv dohşembûyê dest pê kir. Beşdarên civîna virtual ya birêka internetê ji seranserî cîhanê daxwaza alîkariya avedankirina Ukrayna kir piştî şerê bi Rûsya re bi dawî were. Serok Zelenskî hîvî xwestin ku aştî vegera welatî wî. Wî got ew bawer dike ku aştî avedankirin vegera xelkê û tevgera tevlîbûna di yekîtiya Ewropî da wê bibin hîviya hevbeş. Wî got jî heta niha destpêşxeriya Ukrayn 24 şiyaya 137 milyon dolara ji bo wê mebestê bigehîne ser hev. Xanima yekê Zelenska gote civînê di şeran de 358 zarok hatine kuştin lê renga jimara hişta bilindtir be bi tinê piştî rizgarkirina erdê me dê diyar be ka bi durustî çend zarok hatine kuştin. بۆ زانیاری زیاتر لەسەر پەرەسەندنەکانی ئۆکرانیا دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح. بەڵێن پەرەسەندنەکانی ئەم دواییانەی شەڕی ئۆکرانیا و دۆسەی پشتیوانیەکان لەکوێدان لە ئێستادا؟ هێرۆ پشتیوانیەکان بەردەوامن بۆ گەل و حکوومەت و هەروەها بۆ لەشکری ئۆکراینیا. ئەم پشتیوانیانە هەردوو ڕاهەندی هەم لەشکری و هەم مرۆیی دەگرێتەوە. ینی بۆ نمونە لە کۆبوونەوەکەی ڕۆژی شەممەیدا ئەدەم سمێت سەرۆکی کۆمیتەی لەشکری لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا لە کیێڤ لەگەڵ ڤڵۆدیمیر زەلەنسکیدا کۆبووە لەوێ جەختێکی زۆری کردەوە لەوەی نەگەر پشتیوانیەکان بەردەوام دەبن بەڵکو بەردەوامیش دەگەڕێن بە شوێن ئەو ڕێگەیانی کە بتوانن بە زووترین کات و بە خێراترین کات ئەو کۆمەکە لەشکریانە بگەیەنە ئۆکراینیا بە تایبەتیش گەیاندنی ئەو سیستەمە موشکیانەی کە زۆر دەمێکە. سەرۆکی ئۆکراینە و هەروەها گەورە کاربەدەستانی لەشکری ئەو وڵاتە داوای دەکەن. بەڵێ زۆرێک لە شیکەرەوە پرسیاری ئەوە دەکەن ئایا ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا چ جۆرە چەکێکی تری ماوە لەم شەڕەدا بەکاری بهێنێت پاش ئەوەی وەک دەگوترێت زۆربەی چەکەکانی خۆی تاقی کردوتەوە. پرسیارێکی گرنگە هێرۆ ئەمە.
بەڕاستی ینی بەپی ئەو لێکۆڵینەوانەی کە کراون بە تایبەتی لەسەر ئەم پێنجمانگەی شەڕی سەپێنرا بەسەر ئۆکراینادا بێجگە لە هەموو ئەو چەکانە کە وەکو جەنابی شدا ئاماژە پێکرد رووسیا بەکاری دێنێ لە شەڕەکەدا بەڵام زۆرێک لە لێکۆڕەکان گەیشتونەتە ئەوەی کە دەڵێن چەکێکی ئێجگار دێرین هەیە کە بەرامبەر بە تەواوی ئەو پشتیوانیانەی گیانی ڕۆژاوا دەبەستێتەوە بۆ ئۆکراینیا ئەویش چەکی کاتە کە ڤلادیمیر پوتین بەکاری دێنێ چەکی کات لێرەدا بە مەبەستی ئەوەی ڤلادیمیر پوتین هەموو هەوڵێکی خۆی دەدا بۆ لاوازکردنی ئەو سووربوونەی جیهانی ڕۆژاوا ئەمریکا و ئەوروپا بە تایبەتی تا نەتوانن ینی پشتیوانیەکی گەورە بکەن ئەگەر پێداچوونەوەی بکەین بە میدیاکانی چەند ڕۆژی ڕابردووی رووسیادا دەبینی لەسەر دەست لە کارکێشانەوەی بۆریس جۆنسن سەرۆکوەزیری بەریتانیا هەروەها سەرۆکوەزیری ئیتالیاش ینی خۆشحاڵی خۆیانیان نەشاردوێتەوە و دەژڵێن بۆ ئایندەشتی کەی لەو بابەتە زیاتر دەبینن ئەم چەکی کاتە لێرەدا کە پوتین بەکاری دێنێ وەکو گەورە کاربەدەسانی کرملینیش ئاماژەیان پێکردووە دەڵێن ئەوەی کە ڕۆدا لە جیهانی ڕۆژاوا بە تایبەتی دەست لە کارکێشانەوەکان بە تایبەتی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی نرخی خۆراک ئەمانە هەمووی ڕنگدانەوەی ئەو سزایانەیە کە ڕۆژاوا سەپاندونی بەسەر رووسیادا بەڵێن زۆر بە کورتی لە نێوەندە جیهانەکاندا گەشتبینیەک هەیە بۆ ئەو ڕێککەوتنی لە نێوان رووسیا و ئۆکرانیادا کراوە بۆ هەناردەکردنی گەنم ئایا ئەو گەشتبینیە لە جێی خۆیەتی لە کاتێکدا بینیمان کە هەر چەند کاتژمێرێک پاش ئەو ڕێککەوتنە هێرشیش کراوەتە سەر ئەو بەندەری کە دەبواە لەوێوە گەنمەکە هەناردە بکرێت ئەو هێرشەی کە باست کرایە سەر بەندەری ئۆدیسا ینی کە بە گەورەترین بەندەری ئۆکراینادا دەنرێ لەسەر دەریای ڕەش هەموو ئەو گەشتبینیانەی سڕیەوە لەبەرەوەی وەکو کاربەدەستانی ئۆکراینیا بە خۆیان ئاماژەی پێدەکەن دەڵێن لێدانی ئەو بەندەرە مەبەست پێشێلکردنی ئەو ڕێکەوتنە بۆ کە کرا کەواتە ئەو هیوایەش هەتا بێ بەرە و کاڵبوونەوە دەڕوە سپاس بەڵێن سپاس بۆ تۆ دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. ئەنجامی جڤینە گۆهداریکردنەیە داوی یا لێکۆڵینێ دە ئێریشا 6 مەهایەکە 2021دا لە ڕۆژا پێنجشەموا بۆری هاتکردن ئەو بووک و ئەو نەبتنی ئێریش بوو لەسەر کۆنگرێسا ئەمریکی لێ دەهەمان دەمیدا دەستپێکە دژوارە ڕاستی دموکراسیەتە ئەمریکا دەبە. کۆمیتەیە لێکۆڵینی دیار کرد کا چاوە ئەو ئێریشا خوینی چەند مەهان پلانکری بوو لە شەڤە هەڵبژارتنێن سەرۆکاتیا 2020 دەماکو سەرۆکێ نەسەرکەتی دۆنالد ترامپ پێناسین بە ئەنجامە نەکری و ئیدعا کری و فند و فێڵ دە هەڵبژارتناندا بوو نەوخە بسەرکەفتیە وان هەڵبژارتنان دابوو ناسکردن. سەرۆکێ نەسەرکەتی بۆ دەمێ دوو مەهان کار کرد ji بۆ تەفگەرە و قەت لە ئەمریکا ڕوونەدابوو بە مەبەستا گوهارتنا ئەنجامن هەڵبژارتنان و وی داخواز ji پشتەوانین خوا کرد هاتا وەرن واشنگتن و ئەنجامان وان ئەنجامان بگوهڕن هەتا پشتی وێ ئێریشا خوینیژی لێ هەفتی مەهایەک ترامپ گوه نەدابوو شێوەرمەند دێنخوا و نەگوت و هەڵبژارتن بداوی هاتنە. کۆمیتەیە لێکۆڵینان نکارە کەسی داوانبار بکە لێ ڕوودانên وان ڕۆژان ji dîrokê re tômarkirine. دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا لە گرتبوونەوەیکی جەماوەریدا لە پرێسکات ڤالی ویلایەتی ئەریزۆنا بەر لە هەڵبژاردننی بەرایی مانگی هەشتی ویلایەتەکە وتارێکی پێشکەش بە ئامادەبووان کرد. لە میانەی وتارەکەیدا ترامپ پشتیوانی خۆی بۆ کاری لێک کاندیدی کۆمارەکان ڕاگەیاند و هەروەها پەیامێکی سیاسیشی بۆ سەرۆکی خولی داهاتووی ئەمریکا ڕاگەیاند. سەرۆکی پێشووی ئەمریکا دۆناڵد ترامپ لە ناوچەی بریسکۆت لە ویلایەتی ئەریزۆنا سەرڕای پشتیوانی دەربڕین لە هەڵبژاردننی بربژێری کۆمارەکان کەری لێک بۆ پارێزگاری ئەو ویلایەتە ئەریزۆنا پەیامە سیاسەکانی خۆشی گەیاند.
خەڵکی ئەریزۆنا بڕیارە دیموکراتە چەپە توندڕەوەکان لەسەر پۆستەکەیان لادەین ئێمە ژنێکی بەڕاستی مەزن هەڵدەبژێرین کە زۆر باشناسی ومە ئەویش کێری لایکە وەک پارێزگاری داهاتووتان. کۆبوونەوەی سەرۆکی پێشوو دانالد ترامپ لەگەڵ هەوادارە کۆماریەکانی لە ئەریزۆنا گەرم و گوڕ دەرەکەوێت لە سەردەمی هەڵبژاردن دەچوو. سەرۆکی پێشوو باسی دەستکەوتەکانی سەردەمی خۆیەکات. کێ بەو بارودۆخەدا تێپەڕیوە وەک ئەوەی بەسەر من داهات بە ڕژدی چێ بەدڵنیاییەوە نە هیچ سیاسی و سەرۆکێک سەرۆک پۆستەکەی جێدەهێڵێت و دەکەوێتە ژیانێکی خۆشەوە. هەموو ئەو شتانەی من وەک سەرۆککاری باشم لەسەرکردن لەوانەیش بە ئاسایشترین سنوور لە مێژووی ئەمریکادا. باجێکی کەم کە ئێستا زیاترە بنزین بە $1.87 بوو نەبوونی هیچ هەڵاوسانێک کەمی ڕێژەی سوودی بانکەکان گەشەیەکی پێوانەیی لە سەعاتی کاردا ڕێکەوتنی ئەبراهام کە ئاشتی بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست دەهێنا ئەگەر ئێمە لەوێ بووینایە هەموو وڵاتەکان واژویان دەکرد لەو کاتەوە ئێمە لەوێ نەماوین یەک وڵاتی ژواژووی نەکردووە. سەرۆکی ئەمریکای پێشوو لە وتارەکەیدا ڕەخنە لە لیژنەی هەڵبژێراوی ئەنجومەنی نوێنەران دەکات کە لێکۆڵینەوە لە هێرشی مانگیەکی سەر کۆنگرێسەکەن. ئەگەر ڕای بگەێنم چیتر بۆ پۆستی سیاسی خۆم ناپاڵێوم خێرا گۆشەگیری لەسەر دانالد ترامپ هەڵدەگیرێت. ئایا ئەوە دەزانیت؟ پاشان دەچن بۆ قوربانیەکی دیکە بەڵام ئەوە من نیم ناتوانم ئەوە بکەم. پێشتر جێگری سەرۆکی ئەمریکای پێشوو مایک پێنس بۆ پشتیوانی کاندیدەکان بۆ پارێزگای ویلایەتی ئەریزۆنا هەر لێرە بووە بەڵام سەرۆکی پێشوو سەرڕای ئەو پەیامە سیاسیەکانیشی یەکلایەنە گەیاند. ئەمە ئەوە ساڵێکە کە کۆشتی سپی وەردەگرینەوە ئەنجومەنی نوێنەران و پیران بەدەست دێنینەوە ئەمریکا وەردەگرینەوە لە ساڵی 2024 لە هەمووی گرنگتر ئێمە بڕیارە شوێنە جوان و شایستەکەمان کۆشتی سپی وەربگرینەوە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. لێکۆڵینەوەکانی کۆنگرێز لە هێرشەکەی 6 مانگی 1 ساڵی 2021 بۆ سەرباڵەخانی کۆنگرێز بەردەوامە. لە دوایین پێشاتەکاندا ستیڤ بانن دۆستی نزیکی سەرۆکی پێشوو دانالد ترامپ ڕۆژی هەینی بەهۆی سەرپێچیکردن لە بانگێشتنامەیەکی لێژنەی کۆنگرێز بۆ لێکۆڵینەوەکانی ڕووداوەکەی 6 تاوانبار کرا. هەروەها چەند ئەندامێکی کۆنگرێز دەڵێن سەرۆکی پێشوو خۆی نەیویستووە کارێک بکات کە ئاژاوەکە ڕابگرێت لەو کاتێک کە کۆنگرێز لە دانیشتندا بوون بۆ بە فەرمی ناساندنی دەنگەکانی هەڵبژاردن. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتەی لێکۆڵینەوەکانی کۆنگرێز دەچینە لای دکتۆر کرمانج گوندی پرۆفیسۆر لە زانکۆی تێنسی ستیت. دکتۆر سەرەتا زۆر سوپاس دەکەین بۆ بەشداریکردنت لەم بەرنمەیە و هەمیشە لە تێنسیەوە بەشداریەکەم کاتە ئێستا لە ڤێرجینیایی لێرەوە بەشداریەکەی. دکتۆر دەمەوێت بۆ پرسیارە دەست پێ بکەم لە کاتێکدا وەکو ئاماژەم پێکرد کە ئێستا هەندێک گۆڕانکاری هاتۆتە ناو لێکۆڵینەوەکە یەک لەوانە تاوانبارکردنی ستیڤ باننە هیچ گۆڕانکاریەک ئەهێنێتە ناو ئەنجامی ئەم لێکۆڵینەوانی کە ئێستا کۆنگرێسی کات؟ نەخێر بڕوان ناکەم چونکە ستیڤ بانن تەنیا مهرەیەکە لە تەواوی ئەو مۆرانەی کە لە دەوروبەری دانالد ترامپ بووینە ئەو زیاتر بە زەرەری خۆی تەواو دەبیتن و ئەو شتەش دەگەیەنیتن ئەوانە ئەگەر شت ناشارنەوە لە میلەتی ئامریکایە وەکو تاوان بۆ دەبێ سەرپێچی بکەن لە دەستوری کۆنگرێس و بچن ئەو شتێکە دەیزانن لەگەڵ لە ڕێگەی کۆنگرێز لەگەڵ خەڵکی ئامریکایە باز بکەن دان بە هەڵەکانێن کە چ کرایە. بەڵام ئەوەی کە لێژنەی لێکۆڵینەوەی 6 جانیوەری بەدەستی هێناوە بەردەوامیش بە خەڵک ڕادەگەێنێتن شتێک لەوە ناگۆڕێ ئەگەر ستیڤ بانن بچێتە لای ئەوان و ئەویش ئەو شتێکە دەیزانی بیخاتە سەر بە تایبەتیش ئەو گۆتانەی کاسدی هاچسن کە ئەو خانمە 25 ساڵەی وەکو کارمەندی سەرای سپی کە هات باس ئەو کاتەی کرد کە دانالد ترامپ چۆن هەولی داوە بچێتن و بۆ خۆی بەشداری لە
لە خۆنیشاندان یاخود لەو هێرشە بکە کە کرا سەر کۆنگرێسی ئەوە هەم هیچ بەڵگەیەکی نە هیچ گومانێکی نەهێشتۆتەوە بەوەی کە ئەو کابرایە لەسەری هەتا بنی نەکەر ئەوەی کە لە ئانی هێرشەکە ئەو مرۆڤە هیچی نەکرد بۆ ئەوەی ڕای بگرێتن وما چەند سعاتێک دوای ئەوەی چەند ساعتێک هێرشەکە بەردەوام بوو هەڕەشەی مەرگ لەسەر جێگیری وی بوو مایک پێنس ئەو مرۆڤە بۆ خۆی هۆکاری سەرەکی ئەو هێرشە بووە لە هەر جودا لەوەی کە داوای کردووە خەڵک لە ویلایەتەکانی دیکە بێنە ئامریکا بێنە واشنگتنێ لە واشنگتنیش کە ئەو کارەکرای ئەو مرۆڤە هانی خەڵکی داوە باشە دکتۆر بینیمان لە کاتێکا کە ترامپ سەرۆکی ئەمریکا بوو دوو جار هەوڵەکان بوو لە کارخستنی هەڵوەشێنراوە کە نەیانتوانی تاوانباری بکەن بەڵام ئێستا کاتێکە ئەو سەرۆک نەماوە ئەم هەوڵانە ئەم لێکۆڵینەوانە کە ئەکرێ یعنی ئەنجامەکەی چی ئەبێ بە چمە بەستێکە ئەمە چ دەرەنجامێکی بۆ دانەڵد ترامپە بێ تەنانەت ئەگەر تۆمەتباریش بکرێت وەی کە ئاماژەت پێکرد دوو جار هەولی محکومکردنی درا لەلایەن کۆنگرێسی ئامریکایە کۆماریەکان مەخابن پشگیریان لێکرد و تەنیا هۆکارەکەش ئەوە بوو لایەن ێری زیاتر مەبەستی پاراستنی بەرژەوەندی حزبێتی بوو دەنا ئەو کاتەش خەڵکی ئامریکای بەشێکی زۆری دەیزانی کە ئەو مرۆڤە قەتابارە ئەوەی ڕکۆت دیموکراتەکان دەیکەن شتێکی دروست بووە پێشم وایە ئەگەر ئەو کاتە محکوم بکرابایە ئەو کارە ساتەی 6 جانیوەری بەدەست نەدات منتەها ئەوەی کە کرا بەو ئەنجامگیریەی کە لە نەتیجەی شایەتەکان هاتن قسەیان لەگەڵ کۆنگرێس کرد دەردەکەوێتن کە ئەو مرۆڤە نیازی کۆدێتای هەبووە لەسەر دیموکراسی ئامریکایە ئەوەش بۆ خۆی شتێک نیە ئەوە شتێکە پێشینەی نەبووە لە مێژووی ئامریکایە منتەها ئەوەی گرینگە داخوا ئەو کارەی کۆنگرێس کە دەیکات و ئەو ریپۆرتەی دوایی لەگەڵ سیستەمی قانونی ئامریکایەدا سەی لەسەر دەکرێتن نەتیجە گیریەکەی دەگاتە ئەوە کە دانەڵد ترامپ دادگایی بکرێتن ئایا لە ئانی لە دوای دادگاییکردن یا لە ئانی دادگاییکردن ئەو بڕیارەی لە ئامریکا ئەستەی قەزایی ئامریکایە ئەو بڕیارە دەتوانێت بدا کە ئەو کابرا سەرشێتە بخاتە زیندان وەک لە فەرەنسایە بۆ سارکۆزی کرا چەندە حکومەکەی ئاسان کرا نەچوە سجن یاخود وەکو سەرۆکوەزیرانی پێشینی ئیسرائیلێ ئیحود ئۆڵمرد کە ئێستا کانێژ لە زیندانێدایە ئایا ئامریکا سەرۆکێکی پێشینی خۆی دەخاتە زیندان ئەوە شتێکە لە ئایندا خەڵکی ئامریکایە دەبینیتن بەڵام ئەگەر پاش ئەوەی بەسەدان خەڵکییان گرتووە لە زیندانیان کردوونە کە لەوانە هێرشیان کردوتە سەر کۆنگرێس بگیرێن بۆچی دەبێت داناڵد ترامپ ئازاد بکرێت بەڵێ دکتۆر مەبەستمە پرسیارێکی تریش بکەم دەزانین ئەم ساڵی هەڵبژاردنە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هەڵبژاردننی متەرم ئەبێت ئەم لێکۆڵینەوانی کۆنگرێس چ کاریگەریەکی بەسەر هەڵبژاردنەکانی متەرمەوە ئەبێ لە کاتێکشدا دەزانین کە بەڕێوەبەرایەتی بایدنیش لە ژێر فشارێکی زۆری خەڵکی ئەمریکادا بە تایبەتی بەهۆی باری ئابووری ئەمریکا خەڵکەکە دەزانێتن مەسلەی باری ئابووری ئەمریکای خەتای بایدن نییە منتەها ئەو لێکۆڵینەوانەی کە کۆنگرێس دەیکاتن کارێگەرێتی دەبێتن کەم یا زۆر کارێگەرێتی دەبێتن چکەوە حسابکە دوای ئەوەی ئەو ڕاستیانە بڵاو کرانەوە لە سەتا 20 کۆماریەکان ژمارەیەکی کەم نییە دەڵێ داناڵد ترامپ دەبێت دادگایی بکرێت لە 150 شتێکی خەڵکی ئامریکایە دەڵێ ئەو مرۆڤە دەبێت لە ئەنجامی لێپێچینەوەکە سزا بدرێتن بەڵام ئەم وانە ئەوە یەکلاکەرەوە بیتن لەبارەی میتێرم ئەوەی دەکرێتن زیاتریش یارمەتی دەربیتن لە میتێرم و بە سوودی دیموکراتەکان تەواو بیتن ئەو بڕیارەی دادگەی باڵایە لەسەر لەباربردنی منداڵان کە ژنانی زۆر تووڕە کردووە بە شێوەکی گشتی لەسەر تاسەری ئەمریکا بە
کۆماری و بە دیموکرات و بە بێلایەن. بەڵێ ئەوە کاردانەوەیکی زۆری هەبوو. ببوورە دکتۆر کاتەکەمان تەواو بوو لێرەیە، زۆر سپاس دەکەین بۆ بەشداریکردن لەم بەرنمەیە. ji bo dirêjiyavî babetî Kamala Harris cegera serokê Emerîkî bi qanûndanerên Wîlayeta Virginia re civiya ji bo danûstan didan li ser têkoşîna parastina mafê jinan. Xanim Harris got yasayên wîlayetê ne bi tenê taybetmendên tenduristiyên ji ber birînê tawanbar dike lê dûcaniyê ji encamê zor û destdirêjiyên namûsê jî cuda nake. Xanim Harris got jî dadgeha bilinda Emerîkî mafê nas kiriye gelê Emerîkî ji Emerîkiyan stand bi taybetî mafê jinên Emerîka ku li 24 meha 6 Xizîranê dadgeha bilind qanûna Roe v. Wade ya sala 1973 pûç kirî wê qanûnê mafê ji berbirnê dida xaniman. Piştî wê biryara dadgehê nîveka wîlayetên Emerîkî bendkirin daniye ser ji berbirnê yan jî astangên gelkê dijwar li pêş wê danîne. بەڵازان لە ماوەی داهاتووی بەرنمەکانیشماندا چەندین بابەتی ترتان پێشکەش دەکەین لەوانەشدا بابەتی سووریا و هەڕەشەی هێرشەکانی تورکیا لە سووریا. پاشەم ناوبڕە دێینە وڵاتان. ساڵی داهێنان بەرنمەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. Hêzên Emerîkî li parêzgeha Hesekiya Bakurê Rojhilata Sûriyê ku dibin kontrola Kurdan de ya dewriyên çavdêriyan pêk diînin. Hev demê gefên Ankarê ji bo êrîşekan û lê dijî hêzên Kurdan li Bakurê Sûriyê. Dê 6 salên borî de Tirkiye ji mareka êrîşan li Sûriyê de encam dane ya herî dawî di sala 2019 de bû dema ku êrîşeka berfreha piyade û bi firokan li dijî hêzên Kurdan pêk anî piştî ku serokê berê Amerîka Donald Trump leşkerê Emerîkî ji wir vekişandî. لە نێوان ساڵی 2016 بۆ 2019 ئانکەرە سێ هێرشی بۆ ناو سووریا ئەنجامداوە و وەک خۆی دەڵێت بۆ ڕیشەکێشکردنی یەکینەکانی پاراستنی گەل کە سەرەکیترین پێکهاتەی هێزەکانی سووریایی دیموکراتن. خەڵکی منبج بە مەبەستی ئامادەکاری سەرقاڵی کۆکردنەوەی خۆراکن. دوکاندارێکی خەڵکی منبج دەڵێت کڕیارەکان بەلێشا و ڕویان لە دوکانەکەی کردووە بۆ ئەوەی کەلوپەلی سەرکی وەک شیر و برنج و ساوەر کۆبکەنەوە. ئەو دەڵێت من ئێرە بەجێ ناهێڵم و ئاوارەبوون واتە وێران بوون. بۆ کۆ بچین پێم باشە لە ماڵەکەی خۆمدا بمرم. دانیشتوانی شارۆچکەکە دەڵێن نرخی خۆراک لە شارۆچکەکەدا بەرز بۆتەوە. ئەمە یەکەم جار نییە ئانکارە هەڕەشەی هێرشکردنە سەر شاری منبج دەکات کە زۆرینەی دانیشتوانەکەی عەرەبن. لەلایەن چەکدارە کوردەکانەوە لە ساڵی 2016دا چەکدارانی گروپی دەوڵەتی ئیسلامیان دەرکرد. بێگومان ئەم هەڕەشەی تورکیا بۆ ئێمە ئەنجومەنی سەربازی منبج شتێکی نوێ نییە. 6 ساڵ لەمەوبەر شەڕی ڕزگارکردنی منبج ڕوویدا تا ئەمڕۆژ هێشتا مەترسی هەیە، بەڵام ئاسی هەڕەشەکان هەڵبەزە و دابەزە دەکەن، بەڵام لەم دوایانەدا ئاستی هەڕەشەکە زۆر بەرزە. لە نێوان ساڵانی 2016 بۆ 2017 ئانکەرە سێ هێرشی سەربازی کردووە کە بە وتەی خۆی بۆ لە ناوبردنی یەکینەکانی پاراستنیگەلە کە پێکهاتەی سەرەکی سوپای دیفاکتۆی خۆبەڕێوەبەری کوردەکانە بەڕێبەرایەتی هێزەکانی سووریا دیموکرات. شەروان دەرویش وتەبێژی ئەنجومەنی سەربازی منبج کە سەر بە هێزەکانی سووریا دیموکراتە دەڵێت هەڕەشەکانی تورکیا لە منبج شتێکی نوێ نین، بەڵام ئاسی و هەڕەشانە لە هەڵبەز و دابەزدایە. لەم دوایەنەشدا زۆر چڕتر بۆتەوە. وەک دەزانن ئێمە لە ڕابردوودا لە دژی گروپی دەوڵەتی ئیسلامی داعش شەڕمان کرد، بەڵام شەڕی دژی دەوڵەتی تورکیا پێویستی بە استراتیژ و ئامادەکاری نوێ هەیە. ئۆمنیداڵ تەمەنی 48 ساڵە و ئەوەندەی ترسی لە ئاوەرەبوون هەیە، هێندەش ترسی لە سەلامەتی چوار منداڵەکەی هەیە. ئەو دەڵێت ئێمە ڕوبەڕووی شەڕێکی ئابووری دەبینەوە نەک هێرشی ئاسمانی. بیهێنە بەرچاوت دایکێک کە منداڵی هەبێت بێگومان نیگەران دەبێت لە سەلامەتی کوڕەکەی و براکەی و ماڵەکەی. بەڵێ دەترسم خەڵک کوژراون بەهۆی مین و قەناس بەدەستەکانەوە. ئێمە بە زۆر شتدا تێپەڕێوین، ڕاشکاوانە بڵێم کێ لە شەڕ ناترسێت. هاوڵاتیانی ئەو ناوچەیە هەم ترسی ئەویان هەیە ئاوارە بن، هەم لە بارودۆخی خراپی ئابووریشدا دەژین بەهۆی هەڕەشەکانی شەڕەوە. مەسەلەکە ئەوەیە بازار مردووە بە تەواوەتی مردووە.
بە هیچ شێوە جوڵە نییە بۆیە ئێمە ئاگادارین لەسەر چاوەی کاڵای نییە لە دۆخی مندا ناچاربوون 4 بۆ 5 جار ماڵەکەم جێبێڵم ئێستا جگە لە دوکانەکەم و خانووەکە هیچ شرم نییە ئەم خانووە کە لە سفرەوە دروستم کردو شتومەکی ناوماڵەکەش ناتوانم ماڵەکەم بەجێبێڵم و تەنها بچمە دەرەوە هەموو شتێ لەگە خۆمە بم بە پێ دەڕۆم بێگومان لە منداڵەکانم و بژێوی ژیانم دەترسم ئەم شەڕە ئێمە بۆ خوار سفر هێناوەتە خوارەوە دۆخەکەمان بەم شێوەیە نەبوو ئێستا دۆخەکەمان خراپە شرۆفەکاران بە ئاژانسی فرانسپرسیان ڕاگەیاندووە تەنانەت بەبێ مرشی ڕەزامەندی مۆسکۆ و تاران ئەردۆغان دەتوانێت هێرشێکی سنووردار ئەنجام بدات. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا. راپۆرت و پامن کو نەهات دگەهنەمە دەبێژن کو ئارتێشا تورکی و گروپین چەکدارن ئۆپۆزیسیۆنی یەن سەر بە ئەنکاریڤە بچەکن گران گوند و گوندەوارن تەمەری لە باکووری حەسەکێ لە باکووری وشڵاتە سووریە تۆپبارانکردن ji bo agahiyên dawî Pêmîrê dengê Amerîka Zana Umer bi me re zana agahiyên dawî çina hêşta ew hêrî ji berdewam e yana ziyana wê bimbarankirinê çi bû? Belê dexîl ji xwe ji do êvarî de destpêkê balafirên şer yên cengeyên Tirkiyeyê gucara yekê ji 2019 de radibin li wê deverê hin xalan armanc dikin paşrê piştî 5 deqan yanî bersiv yekser balafirekê Rûsiyê cengê hin deverên ji kontrola Tirkiyeyê yên grupên bi ser wê de yên Sûrî armanc kir. Paşrê ew tobarandin ve guhezî topeke bi topan bihawnan ji encama tobarandinê ji do bi şev de heta niha du sivîl jiyana xwe ji dest dane 10 birîndarin ji xwe heta wek dema ana em de axivin jî ew tobarandin berdewamên li Bakurî Tiltemirê û navçeya Zerganê ew xeta derdora 30 kilometr dirêj dike li wê derê tobarandin hîn berdewam e. Di encama tobarandinê heta dema vê em tê de axivin 10 kes yên sivîl birîndar bûne di do jiyana xwe dest dane endamekî artêşa Sûriyayê ew jî hatiye kuştin çarê din jî birîndar e. Derdora 20 gundan yên li rastî tobarandinê hatine ew her 20 gundana nihavala bûne û derbiderî Tiltemirê û navçeya Hesekê bûne. Belê. Belê baş e yanî bi tenê topbaran û êrîşên firokanî Tirkiye bûne lê yan şer bûne di nêvbera wan û hêzin Hesedê de. Hesedê qet çi livîn kirine yan ne? Niha heta agahiyên tekez destê me de êrîşa do bi balafireke cengê ya Tirkiyeyê bû piştre veguherî topan heta niha ti êrîşeke yan hewleke pêşketine bejahî dest pê nekiriye. Başa bigiştî xelek bêguman ji şer ditirsin lê dîsan jî yanî mêvanek jî piştî te bi me re be em jê bipirsin kanê ev destpêka bicihkirina gefên Tirkiyeyê ku şer wê dest bike operasyonê dest pê bike li wir li herêmê xelek çi dibêje yani ev destpêka wê wan gefên serokê Tirkiyeyê ku yan êrîşa dest pê bike yan ne? Ji xwe rayedarên rêveberiya Xweser û Hesedê jî û hin kesê din jî yanî kolan jî veya dibêje got civîna alê Tehranê li hevkirinek heyê got ev dever were armançkirin û rêdanek ji bo Tirkiye li terzî tiştê got hatiye ragihadin. Heta daxuyaniyeke partiya PYD hebû ji ber piştî wê yekser endama odeya koalisyona navneteweyî ya dijerê dijî Daişê de fermandar Jiyan Efrîn got fermandareke ye pêjî bû di odeya operasyona hevbeş ya bi koalisyonê re cî digirt. Diyare dengê Zana Umer hat birîn eniza dîsa dengê wî tê û di birîn zana dengê min tê yan ne? Diyare dengê Zana hat birîn spas. Ez dengê te dikim deng. Belê di gotina xwe temam bike fermû. Ji xwe ji piştî wê civînê bi du rojan destpêka êrîşin bi dirûnan dest pê kiriye de aynî di rojekê de çar caran ew dirûn carekê li Kubanê carekê Bakurî Qamişlo û carek di Asya jî û çara jî li aliyê Qamişlo navbera wê û Tiribespiyê de derba wê a herî giran got pir dengvedanekê pir mezin çêkir got fermandara endama odeya operasyonên hevbeş bi koalisyona navnetewî fermandara YPJ
ژیان عفرین تێدا هات ئەرمانجکردن ژیانە خۆشدەستا پشترێ ئەو عێریشن لە ئالیە تلتەمێرێ دەست پێ کرد ji دۆ حەتانە هاتن لێ حەتانەها تە عێریشێکی بێژاهی دەست پێ نەکریە زانە عمر پامێنی دەنگی ئەمریکا ji قامش لە بمەڕە بۆ ئەرێ ئەف دەست پێکا ji عێریشا و سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردوگان گەفاوێ دیکە لە دەمەکی زوو دە هەرێمان کورداندا لە باکوور ڕۆژهەڵاتە سووریێ بمەڕە ji سویدێ دەکتەر ئەدریس ئەحمەدی مامۆستا لە زانکۆیا کارلستاد ڕاستەوخۆ دەکتەر ئەم کاتت باش یعنی لەگەڵ پامێرمان زانە ئەگەر جێت لێ بوو لەگەڵمان بووکە تورکیا هەندێ جوڵەی هەبووە و بۆمبارانکردنی تلتەمر ئەو شوێنانەی کردووە یعنی پرسیارەکە لەوەدایە ئەمە دەستپێکی ئەو پەلامارەیە ئەو ئۆپراسیۆنەیە کە سەرۆکی تورکیا چەند دەمێکە وەکو بڵێ داوا دەکات دەست پێ بکاتن هەموو نیشانەکان ئەوەمان پێ دەڵێن کە تورکیا دەیهەوێت چوارمین هێرشی بەربڵاو بکاتە سەر کوردستانی سووریا و لە سەرەتای ئەو مانگەدا دیپلۆماتێکی تورکی کە نەیویست بوو ناوی ئاشکرا بکرێ ئەوەی درکاند بوو کە تورکیا هەوڵ دەدا پشتیوانی دیپلۆماسی بۆ ئەم هێرشە پێک بێنێ بەڵام ئەگەریشە و پشتیوانیە نەبێت بەڵام بەردەوام دەبن و هێرشەکان هەر ئەنجام دەدەن وە دیارەوە دەستی پێکردووە دکتۆر یعنی ئێمە هەر لە هەواڵەکانماندا هەر ئێستا پێشکەمێک بیستمان و بینیمان کە ئەمریکیەکان دەوریەیان هەبووە لە هەرێمی حەسەکە ئەمریکیەکان ڕازیش نین کە بە پێی ڕاگەاندنەکانی پەنتاگۆن وەزارەتی دەرەوەی ئەمریکیش ڕازی نین لەسەر ئەوەی کە تورکیا عێریشێک بکاتن پێت وایە ئەمریکیەکان چی دەکەن بۆ ڕێگریگرتن لەم پەلامارە کاک دەخیل لەوەتی شەڕی ئوکراین دەستی پێکردووە تورکیەکان وایان مەسەلەکە لێکداوەتەوە کە رووسیا لە سووریەدا کارێکی ئەوتۆی بۆ ناکرێ بۆ ڕێگرتن لە تورکیا کە هێرش ئەنجام بدا لەلایەکی دیکەشەوە هەر بەهۆی شەڕی ئوکراینەوە سەنگایی تورکیا بۆ غەرب بۆ ناتۆ بە تایبەتی چوەتە سەرێ و تورکەکان لێکدانەوەیان لە پەیوەندی لەگەڵ ئەمریکیەکانی شەوەیە کە ئەوان شتێکی ئەوتۆیان بۆ ناکرێ و ئەگەر سرنجداندا بێ ئەمریکیەکان لە لێدوانی خۆیاندا کوتیویانە ئەگەر بێت و تورکیا هێرش بکە دەتوانێت ژیانی سەربازی ئەمریکی کە لە ناوچە کوردیەکان داهەن بخاتە خەتەرەوە و دەتوانێت ناسەخامگیری دروست بکە ئەگەر بێت و تورکیا ئەم هێرشە بە چەشنێک ئەنجام بدا کە سەربازی ئەمریکی نەکا بە ئامانج من بە دووری دەزانم کە ئەمریکا لە لێدوان بەدەر بتوانێت هیچ ئەقدامێک لەم پەیوەندیدا نیشان بدا باشە دکتەر دیسان دەمویست پرسیاری ئەوە بکەم یعنی هێزەکانی سووریا دیموکرات بڕیاریان داوە کە تا ڕادەیەک نازان بە چ شێوەیەک بڵێم یعنی شوەی وتنەکە چۆن بێ بەڵام هێزی سووریایان هێناوە هەرێم و هێزەکانی سووریا لەوێ دانراون پێت وایە ئەمە هەنگاوێکی باش بێ باش یا خراپیەکەی پەیوەندی بەوە هەیە کە هێزە کوردیەکان چ بەژاردەیەکیان لە بەردەستایە لە ڕووی عسکەریەوە ئێمە دەبێ ئەو واقعیەتەی قبول بکەین کە ئەگەر پشتیوانی دەرەکی بە تایبەتی زلهێزێک وەکو ئەمریکان نەبێت هێزە کوردیەکان ناتوان بەرامبەر بە هێرشی تورکیا خۆڕاگر بن دەی ئەگەر ئەمریکیەکان یارمەتیان نەکەن و رووسیا پێش بە تورکیا نەگرێ هیچ چارەیەکی دیکەیان نییە بەدەر لەوەی کە ڕووبکەنە سووریا حکوومەتی سووریا و هێزی سووریا بێنەوە بۆ ناوچە کوردیەکان بۆی کە بەو شێوەیە بتوانن ڕێگری لە هێرشی بەربڵاوی تورکیا بگرن دکتۆر دیسان یعنی یەکێک کە سەیری وەزعەکە دەکاتن و سەیری ئەو وەکو بڵێ هەڕەشەکانی سەرۆکی تورکیا دەکاتن و هەندێک لە کاربەدەستە نزیکانی سەرۆکی تورکیا یعنی یەکێک پرسیار دەکە ئایا ئەمە حەزی ئەردۆگان خۆیەتی یان مەبەستێکی استراتیژی دەوڵەتی تورکیایە من پێم وایە لە پەیوەندی لەگەڵ مەسەلەی کورد بەگشتی تورکیا استراتیژیەکی هەیە کە استراتیژی دەوڵەتی تورکیایە بەو معنای کە حکوومەت دەتوانێت لە تورکیادا بگۆڕدرێت بەڵام لە بنەڕەتدا دیدێکیان بۆ مەسەلەی کورد هەیە کە بە گوێرەی ئەو دیدە دەبێت هەوڵ بدەن کە شکست بە بزوتنەوەی کورد بێنن و بە ئەوەشی لێ زیاد بکەین کە لە ڕوانگەی تورکیەوە هێزە کوردیەکان کە لە کوردستانی سووریا هەن بەشێکی دانەبراون لە بزوتنەوەی کورد لە کوردستانی تورکیا
بەو پێەیە من پێم وایە کە ئەم هێرشە و هێرشەکانی پێشوو هەموو گزارشتن لەوەی کە تورکیا بەڕاستی دیدێکی استراتیژیکی هەیە هەرچەند دەتوانێت مەسائلی نێوخۆش دەور بگێڕێ بە تایبەتی دوایەوەی کە ئەردۆغان ناچار بوو کە بۆ مانەوە لەسەر دەسەڵات قورسایی بخاتە سەر ئەو حیزبە ڕاستڕەوەی کە بە مەهەپە ناسراوە بەڵام بێگومان ئەرتەشی تورکیەش لە پشتی ئەم سیاسەتەیە من هەروەها بە دووریشی نازانم کە ئەم شەڕە نیزامیەی کە دەکردرێت لەگەڵ بزوتنەوەی کوردستانی تورکیا و هێزە کوردیەکان لە کوردستانی سووریا تەنانەت دوجار ئەوەندە بەربڵاو بێ کە هەدەپەش لە نێو تورکیەدا قەدەغە بکەن. دکتۆر ئەدریس پرسیاری کوتایم ئەوەیە یعنی هاوسەنگی هێز بە تایبەتیش هێزی کوردی کە خۆ دەزانی کە شەڕی داعشی دەکرد و سەر شەڕی تروی دەکرد بۆ ماوەیەکی زۆر درێژ و زۆر لایەنیش نێونەتەوەی هەبوون کە پشتگیری کوردیان دەکرد ئێستا پشتگیری بە تایبەتی ئیشچەکی کوردەکان دەکەن بۆ ئەوەی بتوانن هەر چۆنێک بێ هێزەکانی تورکیا ڕاگرن ئەگەر پەلامارەکەی دەست پێ کرد بۆ ناو ئاخەکە خاکەکەی ئەمن سەرەتا عەرزم کردی کە شەڕی ئۆکراین زۆر مەسەلەی گۆڕیوە ڕاستە مەسەلەن ئێران لە بەرژەوەندی خۆیدا نابینێ کە تورکیا لە سووریەدا بتوانێت ئەو حزورە نیزامیەی کە هەیەی پەرەیەک پێ بدات ئەمریکیەکانیش پیان خۆش نییە کە تورکیا و کارە بکە و ڕووسیەکانیش پیان خۆش نییە بەڵام چونکە رووسیا دەستی گیراوە لە ئوکراینا و لەبەر بەهۆیەوە کە ئەمریکیەکان وەکو بەشێک لە سیاسەتێکی گشتی کە دەگەڕێتەوە لە ڕاستیدا بۆ چەند ساڵ لەمەوە بەردەیان هەوێ حزوری خۆیان لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست کەم بکەنەوە بۆی کە بتوانن لە داهاتوودا قورسایی سیاسەتی خۆیان بخەنە سەر ڕوبەڕووبوونەوەی چین ئەمەش بێگومان وا دەکا کە ئەوان نیان هەوێت لە ئەو مشکلاتانەی کە لە سووریا هەیە بکێشە نێو سووریا دیسان و لەوێدا بمێننەوە جا سەرجەمی ئەمانە ئەگەر چاو لێ دەکەی بۆ بە دەرفەتێک کە تورکیا خۆستیوێتەوە بەداخەوە هیچ لایەنێک نییە نە لەبەرەوەی کە تواناییان نییە لەبەرەوەی کە ویستیان نییە لەبەر هەندێک ملاحەزاتی سیاسی و استراتیژیک کە ڕوبەڕووی تورکیا بنەوە بە چەشنێک کە بتوان ڕێگری لێ بکەن. داکتەر ئەدریس ئەحمەدی مامۆستا لە زانکۆی کارلستات لە سوید زۆر زۆر سوپاس. سواز بۆیەوە کاکتەر. بەڵێ پشتی vê navbera Kurd em ê werîn careke dîtcemwa ji bo şirovekiran lê serkiryarên Tirkiye di Herêma Kurdistana Iraqê bixweda. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. سۆلە جێماوەکان و کورسیە هەڵگەڕاوەکان گەواهیدەری ئەو ترس و دڵەڕاوکێن کە ئەم شوێنە ئارامەی چیاکانی هەرێمی کوردستانی عێراقی گرتەوە لە کاتێکدا بەهۆی تۆبارانکردنی دەیان کەس بوونە قوربانی. تورکیا نکۆڵی لەوە دەکات کە هێزەکانی بەرپرسی ئەو هێرشە بن کە ڕۆژی چوارشەمە 9 کەسی کوشت و 23 کەسیش بریندار بوون بەڵام هەم حکوومەتی بەغدا و هەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیش تورکیا بۆ ئەنجامدانی ئەو هێرشەی گوندی پەرخێ تۆمەتبار دەکەن. زۆربەی جار خەڵکی مەدەنی بوون بە قوربانی شەڕی تورکیا دژ بە گەریلاکانی پەکەکە لەو ناوچەیەدا. ناڕەزایەتیەکانی گشتی لەسەر بردومانە کوشندەکەی ڕۆژی چوارشەمە خۆپشاندانی دژە تورکیای لە شارەکانی سەرانسەری ناوەڕاست و باشووری عێراق لێکەوتەوە. وەزارەتە دەرڤایە عێراقی گلەی لێ دێژی تورکیە لە جڤاتە گشتیان نەتەوێت نیگەتی تۆمار کردیا و داخوازە جوینەکە لەزگین کردیا لەسەر کارین چەکداریین تورکیا لە هەرێما کوردستانە عێراقێدا کۆبوونە سەدەمێ مرن و بریندارکردنا سیڤیلان لە هاوینگاکە زاخۆیێ لە ڕۆژا چوارشەمە بۆری. لە هەلبەت ئەو لێ پارێزگەها دهۆکی بوو پێشهاتین نوچنە پامێری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر لەگەڵمانە دڵشاد ئەم کاتت باش شتینێت چی هەیە لەسەر ئەمەوە لەسەر داواکاری وەزارەتی دەرەوەی عێراق بۆ ئەوەی کە لە نەتۆیە گرتووەکان کۆبوونەوەیەکی نائاسایی بکرێت.
دارن کە حکوومەتی عراق لە ئەنجومەنی ئاسایش سکاڵای لەسەر تورکیا تۆمار کردووە و پەرلەمانی عراقیش سەرقاڵی گفتوگۆکردنە لەسەر هێرشەکانی تورکیا بۆ سەر ناوچە شاخاوەکانی سنووری هەرێمی کوردستان کە بەم دوایانە کوژران و برینداربوونی 32 کەسی لەکەوتەوە. تاکو ئێستا ئەوەی کە هەیە لە دانیشتەکانی پەرلەمانی عراقا وەزارەتی وەزیری بەرگری عراق باسی لەوە کرد کە توانای ئەویان نییە کە ڕوبەڕووی تورکیا ببنەوە. ئەمە ناڕزایەتێکی گەورەی لە نێو عراقەکانە دروست کردواتر جۆرێک لە پاشگەزبوونەوە هەبوو لەلایەن پەرلەمانی عراقەوە بە تایبەتی خودی حەلبوسی ئاماژەی بەوە کرد کە تەفسیری غەڵەت بۆ لێدوانەکانی وەزیری بەرگری عراق کراوە. بەڵام ئەوەی کە هەیە زانیاری تازە ئەوەیەکە لە ئێستادا حکوومەتی عراقی لە ژێر فشاری شەقامی عراقیە هەنگاوەنێت بۆ گوشاری زیاتر خستنە تورکیا. گوشارەکانی دیارە ئەوەی کە بەدەست حکوومەتی عراقەوەیە خاڵ یەکەم دیوە ئابوووریەکەیەتی کە حکوومەتی عراقی ئەوێت لە ڕێگەی بایکۆتکردنی کاڵای تورکیەوە فشار دروستکەوە ڕەنگە گروپە چەکدارە شیعەکانیش کۆمەڵێک هەوڵ بدەن بۆ هەراسانکردنی هێزەکانی تورکیا لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان و لە سنووری شەنگال. بەڵام ئەوەی کە مایەی نیگەرانی بەرپرسانی هەرێمی کوردستانیشە ئەوەیەکە ترسێک هەیە لە لای هەرێمی کوردستان بەوەی کە ئەم ڕووداوانەی کە ئەم دوایە ڕوویدا ببێتە هۆی زیانگەیاندن تەنانەت بە ئابووری هەرێمی کوردستانیش بۆی کە بەغا بیەوێت بڕیاری داخستنی برایم خەلیل یان دەواازەی نێودوڵەتی برایم خەلیل بدات وەکو سزایەک بۆ تورکیا و دیارە ئەمە بۆ هەرێمی کوردستانە بێتە زیانێکی ئابووری گەورە چونکە دەواازەی برایم خەلیل یەکێکە لە دەواازە گرنگە ئابوووریەکانی هەرێمی کوردستان و بەشێک لە داهاتی هەرێمی کوردستان بە ئیبراهیم خەلیلەوە بەندە بۆیە حکوومەتی عراق تا ئێستا توندە. بەڵام ئەوەی کە هەیە تورکیا تاکو ئێستا پاشگەز نەبووتەوە لە با بڵێ هەنگاوەکانی بەڵکو دوای ئەو بۆمبارانەی کە ناوچەی پەرخەی بۆمباران کرد دوێنێ دیسانەوە چەند هەندێک ناوچەی تری بۆمباران کردووە. ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە تورکەکان تاکو ئێستا نەکشاونێتەوە لە فشارەکانیان و تاکو ئێستاش ئەوەی مای نیگەرانیە بۆ عراقیەکانەوەیە کە تورکیا نکۆڵیەکە و ئامادەنیە کە داوای لێبوردن لە عراقەکان و کەسوکاری قوربانیەکان بکات. دڵشاد تورکیا بۆ پەریشانە بۆ ئەوەندەی ئەوەیە کە ئەم پەلامارە لەو شوێنانە بداتن ببوورە پرسیارەکەم ئەو بوو بۆ تورکیا ئەوەندە پەریشانە لە بارودۆخی ئەو ناوچەیە. دەزانی پاکەکە لە هەندێک بەڵام باوەڕ ناکەم لەو شوێنانێ بەڵێ فەرموو. بەڵێ دیارە بارودۆخی و ناوچەیە بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک لە تێکەڵ و پێکەڵی دروست بۆ بارودۆخی مەبەستم ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان لەبەرەوەی کۆمەڵێک هێزی جیاواز لەو ناوچانە هەیە. لەو ناوچانە هێزی پەکەکە هەیە، هێزی عراقی هەیە، حەشدی شعبی هەیە، پارتی دیموکراتی کوردستان بوونیە هێزەکانی تورکیاش بە بەردەوامی هەیەە. بەڵام ئەوەی کە با بڵێن جۆرێک لە چاودێرانی سیاسیە خود بەرپرسان پێشبینیەکەن تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستان ڕەنگە دەستبەرداری هەنگاوەکانی نەبێت. بەڵام ڕەنگە ئەوەی کە لەلای بەرپرسانی عراقی پێشبینی کراوە ئەوەی ڕەنگە هێرشەکانی ئەم دوایی تورکیا بە تایبەتی کە لە ڕووی نێودەوڵەتیەوە جۆرێک لە ئیدانەکردنی لێکەوتەوە و لە ڕووی ناوخۆی عراقەوە جۆرێک لە شڵەژانی دروست کردووە و شەقامی عراقی تووڕەبوون و زۆربەی ئەو شوێنانەی کە ڤیزای تورکی دابەشەکەن داخراون و هێرشیان کراوەتە سەر ڕەنگە ئەمە ببێتە هۆی دیارەمە بەبوتەی بەرپرسانی عراقی ڕەنگە ئەمە ببێتە هۆی جۆرێک لە خاوبوونەوەی هێرشەکانی تورکیا بۆ سەر کوردەکانی سووریا. بەڵام وەکۆی ئەوان ئاماژەی پێەکەن تورکیا ئەو پلانی کە بۆ ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستانی داناوە بە ئاسانی دەستی لێ هەڵناگرێت بە تایبەت ڕۆژ لە دوای ڕۆژ سەربازگەی زیاتر دروستەکە و هێزی زیاتر دێتە ناوچەکە و هەندێک ناوچەی لە ڕووی جوگرافی و لە ڕووی ڕێگاوبانەوە بەستێتەوە بە تورکیاوە. بۆی ئەمە بۆ عراقیەکان بە شێوەیەک لە شێوەکان وا لێکە درێتەوە کە تورکیا نیازی نییە دەست لە پلانەکانی هەڵبگرێت. دڵشاد ئەنوەر پەیامەری دەنگی ئەمریکا لە کەرکووک زۆر سپاس. چاوی واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. دۆشەمیە بەڕێوەبەری گشتی ڕێخستیا ساغڵەمیە جیهانە WHO گوت کو بەڵاوەبوونە لەزگین ئاسۆلیکن مەیمونان دەبات تەنگاوێک تەندروستیا جیهانی و ئاستی هەری بلندێ هۆشداریە دەئافرینە.
نیشانە WHO ئەوە و ئەف ڕەوشە تەنگاویە تەندروستیە گشتی بوویە خەما جیهانی ئەف هوشداریە و بەرسڤ و هەفکاریە نفنەتەوەی ژێرە لازمە. ڕێخستیەیە ئەف بڕیار ڕاگەهاند لێ دەمێ جڤینەکێ لە جنێڤایە لێ بڕیارە داوی لەسەر ڕێنماییین جیهانی ji bo çareserkirina vê nexweşiyê di nêvbera ajansê da yan di nav endamên ajansa tenduristiya cîhanî da li netewên êgirtî wê biryar li ser bê wergirtin. پاپا فرانسیس ڕۆژی یەکشەمە بەرەو کەنەدا بەڕێ دەکەوێت بۆ ئەوەی لە نزیکەوە داوای لێبوردن لە ڕزگار بۆ ڕەسەنەکان بکات بەهۆی ئەو ئازارانەی لە قوتابخانەکانی کاتۆلیکەکاندا چێشتویانە. ڕابەری کاتۆلیکەکانی جیهان لەلایەن سەرۆگۆزیرانی کەنەدا جەستن ترودۆوە لە فڕۆکەخانەی ئێدمنتن پێشوازی لێ دەکرێت. ئەم گەشتە دەکات ژمێریە درێژترین گەشتی پاپای تەمەن 85 ساڵانە لە وەتای ساڵی 2019ەوە کە تووشی ئازاری ئەژنۆ بووە و وای لێ هاتووە ناچار ببێت بە گۆچان بڕوات یان لەسەر کورسی کەم ئەندامان بێت. کۆمەکی جێگەڕوو و چیاگەڕان سەردانە هەرێما جۆ لە مێرگی هەکاریکردە لەوێ هەرێمێ چیایên bilind gelî û dîmenên gelkê bakêş hene ku em ê divê raportê de bibînin. Her sal hejmarek zêde gerok û çiyager serdana herêma Culemêrgê anko hekariyê dikin. Li vê deverê çiyayên bilind cem û mêrgên wê yên xweş hene. Li vê herêmê piştî çiyayê agiriyê çiyayê herî bilind bi 4135 mîtroyan çiyayê Reşkoyê ku ew di nava rêze çiyayên Cîloyê da ye. Ev koma çiyageran jî hewil da xwe bigihînin quntarê çiyayê Reşko. Lê ji ber ku ji aliyê walîtiya Hakariyê ve ev herem hatiye qedexekirin, çiyageran jî berê xwe da aliyê zozanên berçelan. Zozanên berçelan yek ji zozanên herî navdariyê vê heremê ye. Ev derdikeve bakurê bajarê Culemêrgê û her sal di demsalên buhar, havîn û payîzê da bi hezaran paz ji aliyê koçeran ve tê xweyî kirin. Çiyager ji bo dîtina van zozan û çiyayên xweş tên vê derê jî. Ev koma çiyageran bi pêşengiya kulîba spora xwezayê ya şopêra hatine. Ew heya keviyên berfê bi kamyonetan çon û pişra jê dest bi meşe kirin heya ser gola Seyidxan. Berçelan bi kaniyet xwe ve hatiye naskirin. Em berayî hatin zoma meydanê û gel çilkaniye melwêrê çaxa ve xweş و هم مشیان بو گولا سید خان قدر از 3 ساعت ما مشاندن کر و هم ویگاوین هل سر گولا سید خان لگور چافکانین دیروکی گوره بگه حکاریه سید خان ده 1508 اندا دما درد کف نیچیری بو بهنودان لسر وی گوله دسکنی به وی یکی جعالی رونشوان هرمه و ناو وی گوله کرنه گولا سید خان دانیال یلدز جباجار وانه بو دیتنا و خوازای دلال هاتیه و دبیجه کو او بدیتنان وان دران کیف خوش بویه. گلک از جوش بیم کیفان به هات ام گلک جی چیان به خواه هاتن پاتی ام رح جیبون اما انسونه اما بحر گولا لیادیتی گلک کیفان به هات هیچ زستان تازه خلاص بویه او درنه بهار تازه و بفر هنده جهان هیچ هیا بفر من هنده جهان نشم ریکون işte hengi diyan paratini hatın. Yıldız der haqiqada xeyanda gazincin xwaani zaman û xas ku ev der zêdetir were nasîn û herkes bê serdana van derên xweşik yên Culemêrgê. Yani memleketê me ez 8 salî me 30 sale 40 sale ev memleketê me her daim sıkıntı heye çiyayê me em neşengerin. İroji disa nehlen em biçne ceheki cilo dağı me gu em biçin bibînin îro me hesk em biçne lewê rê nedane me em jî hatine lê zozanı belê em hesken milletê me ji bê wan darin bibînin. Çiyagerên ku hatine serdana gola Seyidxan cilo bergên heremî li xwe kirin û govend gerandin û demek xweş derbas kirin. Bawarım herî cihê xweşikiye zozanên berçelan ev gola Seyidxan e aliyekê pêşkeviyên befrê li rexê golê hene û aliyekê jî ava ku di herêke nava golê tê dîtin her sal hejmarek zêde gerok tên li vê derê û demên xweş derbas dikin.
Arif Aslan دەنگ ئەمریکا جرەمێرک بەجێتان دەیەڵین کاتێکی خۆش بدوعا